بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ لە دەستپێکی هەفتەیەکی نوێداتنی و خزمەتتان بە یارمەتی هاوکارانم و لەگەڵ هاوکارم شوان بەرنامەیەکی نوێی ئەمڕۆتان پێشکەش ئەەکەین بۆ هیوایی کە سەرجەم ڕگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازانم سڵاوتان لێ بێ و بانیتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک مێ دەکەین دەستپێکی هەفتەیەکی نوێ پڕبێت لە خێر و خۆشی و وەروەها دوور بن لە هەموو دەرد و بەڵاو مصیبەتێک. سپاس بۆ خوام ڕۆژ زەرفە دەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین و یەکێکیش لەو بابەتانی کەەوە ئەمڕۆمانەوەی قسەی لەسەر بکەین باسکردنە لە کۆچ لە سەفەرکردن جێهێشتنی شوێنێک بۆ شوێنێکی تر فەلسەفەی پشتی ئەو کۆچەی کە دەیکەین بۆچی کۆچ بکەین و هەروەها کۆچیش لە ئەدەبیاتی ئیسلامیدا و ئەو دەرزوانانەی کەوا لە کۆچ بۆ ئێمە بەجێماون لە ژیانی ئاسایی هەر تاکێکدا ئێمە بتوانین چۆن ڕنگدانەوەی هەبێت و چۆن ئێمە تەسیرمان لێ بکات و لەسەر چی کۆچ بکەین و یاخود بۆچی کۆچ بکەین. بەڵێ بینێرانی عزیز لە تەوەری دومی بەرنمەکەی ئەمڕۆژماندا باز لەو ڕێگریان دەکەین کە بوونەتە هۆی زیادەڕۆیکردن لە مڵکی گشتیدا بە تایبەت لە دەڤەری ڕاپەڕین ماوەیەکەکە ناوچەیەکی زۆر شاخێک بوون نەباخێکی زۆر کە بە زیادەڕۆی داگی دەکرێت لەلایەن چەند کەسانێک لەوانێت دەستڕۆشتوو بن بۆیە ئەمەش ناڕزایەتی هاوڵەتیانی ئەو دەڤەری لێکەوتوەوە داوا دەکەن کە ئەو ڕێگریانە نەهێڵێت و کار بکرێت بووی کە ئەو زیادەڕۆوانە بۆ مڵکی گشتی بگەڕێنرێتەوە نەیەڵێت کەس دەست درێژی بکاتە سەر مڵکی گشتی. بەڵێ ئەزان بەپی ساڵنامەی ساڵانە کەمتر لە 1 مانگمان ماوە لەناو وەرزی هاوینە ئیتر بۆ وەرزی پاییز دەچین بەڵام زۆر جار کۆتا مانگی هەموو وەرزێک زۆر جار لەسەر وەرزەکەی داهات و ترسێ بە نیشانەکانی پاییز بەرەبەرە دەرەکەون گۆڕانکاریش لە جەو لە کەش و هەوا و هەتا شکڵی سروشتیش دەرەکەوێت گۆڕانکاریەکان نیشانەکانیان دەرەکەون. بابزانین هەل لێسەوە پلەکانی کەش و هەوا بۆ ئەمڕۆ ئەم پێشبینیانە چین گۆڕانکاری لە پلەکانی گەرما ڕوویداوە بەرەبەرە جەو بەرەو پێنکی دەڕوات بینەری پێشبینیەکانی کەش و هەوای ئەمڕۆ دەبین.
عزیز لەم تەوەرێماندا باز لە کۆچکردن دەکەین زانین کەسێک کە دەوێت کۆچ بکات چه هۆکارێکی هەیە ئەو ئامانجانە چین کە دەبێت کۆچی بۆ بکەوە دەبێت ئایا تەنها پێویستە لە کاتی گۆڕینی وڵاتەکەت بەرەو خۆشگوزەرانی تر کۆچ بکە یاخود هۆکاری دیکە هەن کە ناچار بکە بەرەو کۆچکردن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەوی زۆر بەڕێز مامۆستا ناسی محەممەد شار باژێری زانایانی مامۆستا زۆر بەخێر بێ. زۆر سپاس بە بەڕێستان سپاس دەکەم سڵاو لە بینەران و بەڕێستان. زۆر سپاس مامۆستا سەرەتا دەمەوێت باس لە کۆچ بکەین کۆچ واتای چی دەگەینێت وە ئەگەر کەسێک بوێ کۆچکە بۆ کوێ کۆچکەوە و هۆکارانە چین و ئامانجانە چین کە کەسێک لە شارێکەوە لە وڵاتێک کۆچ دەکات بۆ شوێنێکی دیکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سڵاو لە بەڕێستان لە بینەرانی بەڕێز. کۆچ گەڕانە بە شوێن ژیانی ڕاستەقینەدا ژیانێک کە شایستەی ئەو کەسەبێک کە کۆچ دەکات ئەمە یەکێکە لە فەلسەفەکانی کۆچ لە حیاتی تەنانەت گیان لە برانیشدا کە کۆچ ئەکەن لە شوێنێکەوە کە بەکاری ژیان نایە لە ئەڕوا بۆ شوێنێکەوە ژیانێکی شەرەفمەندانە بەدەست بێنێ. کۆچی مرۆڤەکانیش بە درێژایی مێژوو کۆچ یەکێک بووە لە سنەتی زۆرێک لە پێغەمبەران عەلا نەبینا و عەلەیهیم الصەڵات وەسسەلام. حەزەتی ئیبراهیم کۆچی کردووە، حەزەتی لووت کۆچی کردووە، حەزەتی موسا کۆچی کردووە، زۆرێکی تر لە پێغەمبەران کۆچیان کردووە. کۆچەکەی ئەوان بێگومان کۆچێک بۆ لە پێناوی خوای پەروەردگارە لە پێناوی گەیاندنی پەیامێکی ئیلاهی کە خوای پەروەردگار پێی سپاردوون. کاتێک لە شوێنێکە بواری بانگەواز تەسک بۆتەوە، بواری بانگەواز لاواز بووە، ئەو خەڵکەی کە ئەم بانگەوازی کردوون ئومێدی پێی نەماوە، ئیتر بە فەرمانی خوای گەورە ئەو شوێنەی بەجێ هێشتووە. جاری واش بووە کۆچ بۆ ئەو بووە کە جارێکی تر شوێنێک لەم سەرزەمینەیە ئاوەدان بکرێتەوە. وەک کۆچی حەزەتی ئیبراهیم کە کۆچ ئەکا بۆ شاری مەکە و لەوێ ماڵی خوای گەورە ئاوەدان دەکاتەوە و یەکەم خانە و لانەی عیبادەت و خواپەرستی و تەوحید و یەکخواناسی لە شاری مەکەیە کە مزگەوتی حرامە و کەعبەی پیرۆزە لەوێ بنیاد ئەنێتەوە و دروستی ئەکا و دەیکاتە قوتب لەسەر زەویدا و دەبێتە یەکەم منزڵی عیبادەت و خواپەرستی بۆ مرۆڤ یەکخواناسەکان. ئەمەش جۆرێکی ترە لە کۆچ. بەگشتی کۆچ بریتیە لەوەی کە ئینسان پەیامێکی هەبێ، ئەو پەیامە کە لەو شوێنەیە نەیگەێنێ، بە تایبەت ئەگەر باز لە کۆچی پێغەمبەران بکەین زۆربەی زۆریان کۆچەکەیان بۆ ئەو بووە کە ئەرکێکی ئیلاهی بووە لەسەریان، فەرمانێکی خوایی بووە لەسەریان کە جارێکی تر زیندوێتی بەو پەیامە ببەخشنەوە، چونکە پەیامی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ تەنها بریتی نییە بۆ کۆمەڵێک و بۆ زەمانێک، بەڵکو ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان، بە تایبەت پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بێ، بۆیە ناگونجێ و ناکرێ لە جزئێک و لە زەمانێکی دیاریکرا و لە زەمینێکی دیاریکراوە ئەم پەیامە قەتیز ببێت، ئەبێ ئەم پەیامە بگاتە هەموو شوێنێک. ئەو شتەش کە ئەیگەێنێتە ئەوێ بریتیە لە کۆچکردن کە دەبێتە وەکو بڵین چۆن ئەمڕۆ بواری ڕاگەاندن هەیە کە لە ڕێگەی ڕاگەاندنەوە تۆ ئەتوانی پەیامەکەت بگەێنی، لەو سەردەمانەیە ڕاگەاندن و جارێکی تر پەخشکردنی پەیامی خوا یەکێک لە هۆکارەکانی بریتی بۆ لە کۆچکردن. لەبەرەوە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم لەسەر سنەتی پێغەمبەرانی پێش خۆی و بە فەرمانی خوا کۆچ دەکا و کۆچ دەبێتە منعەتەفێک و وەکو بڵێ مێژوویەکی زێڕین لە مێژووی ئیسلامدا. یعنی توانین بڵین چۆن ئێشتا لەم زەمانەیە ئەڵێن پێش کۆڕۆنا و دوای کۆڕۆنا دوو خۆناغی جیاوازن لە مێژووی مرۆڤایەتیدا، لە مێژووی مسلماناندا و لە مێژووی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام و تەنانەت ئەتوانین بڵین لە مێژووی مرۆڤایەتیشدا پێش کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژگارێک بووە، زەمانێک و تاریخێک بووە، دوای کۆچ تاریخێکی ترە. گۆڕانکاری نەوعی، گۆڕانکاری جۆری گەورە لە کۆچ لە پێش کۆچ و لە دوای کۆچا ڕووی داوە. تەنانەت هاتنی قورئان، ینی دابەشکردنی قورئان بۆ مەکی و مەدەنیش هەر وابەستەیە بە کۆچەوە. ینی کۆچ قورئانیشی کرد بە قورئانی مەکی و مەدەنی، ئەو قورئانەی کە پێش کۆچ هاتووە کۆمەڵێک تایبەتی و ممەیزاتی خۆی هەیە. ئەو قورئانش ئەو ئاەتانش کە لە دوای کۆچەوە دابەزیون کۆمەڵێک تایبەتمەندی خۆیانیان هەیە. زۆر باشە مامۆستا، ئەگەر باز لە کۆچی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، ئەو کۆچی کە ئەو کردی
دوجار ینی دوای ئەوەی کە لێکۆڵینەوەی باردۆخەکەی خۆی کرد تاوی ئەو کارانی کە کردی ینی ئەمە لێک نەما ئەو کێشەکان لەوێ چارەسەرکە دوایە برایدا کۆچ بکات واتە لە شارێکەوە کە کۆچ دەکەین بۆ شوێنێکی دیکە دوا بڕیارەکە ناتوانین حەلی ئەو کێشانە بکرین لێەوە ئەو ئەمنیەتی یاخود ئەو ئامانجەی کە خۆ دەتێت لەو شارە بەدەستی بێنیت و کۆچکەی بۆ شارێکی دیکە گەورەترین فەلسفەی کۆچی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی خۆی کۆچ بکە بریتی بوو لەوەی کە ڕەفعی زوڵم واتە هەڵگرتنی زوڵم وستەم لەسەر خۆی و موسڵمانەکان بوو وەگەڕان بە شوێنێک بۆ جێگەیەک کەوا بۆنی دادپەروەری و سێبەری دادپەروەری باڵی کێشابێ بەسەر ئەو شوێنەدا چونکە بێگومان هەموو ئینسانێک شیاوی ئەوەیە لە شوێنێکا بێکە دادپەروەرانە مامەڵەی لەگەڵا بکرێ بە ویژدانەوە مامەڵەی لەگەڵا بکرێ وەکو مرۆڤێک ڕێزی مرۆڤایەتی لێ بژیرێ هەرچەندە بیڕوڕایشی جیاواز بێ ئەمە لە شاری مەکەیە دەست نەئەکەوت لە شاری مەکەیە چینایەتی وەستەم و پێشێلکردنی ئازادیەکانی مرۆڤ و نەخوێندنەوەی بەرامبەر سوکایەتیکردن بە ڕێز و شکۆی مرۆڤ لەبەر ئەوەی کە ڕایەکی جیاوازی هەیە بیر و بۆچوونێکی جیاوازی هەیە گەشت بۆ لووتکە کە قوڕەیشەکان بەرامبەر خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێیان ئەکرد و بەرامبەر موسڵمانەکانیش بەرامبەر هاوڵە بەڕێزەکانیشی یعنی لە ناو شاری مەکەیە تەنانەت کوشتنی باڵندەیەک قەدەغە بوو و حرام بوو تەنانەت لە عورفی جاهیلیشدا لە پێش ئیسلامیشدا بەڵام خوێنی پێغەمبەر و موسڵمانەکان و هاوڵە بەڕێزەکانی حەڵال بوون لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد خوای گەورە فەرمێ ینی مەکە کە شوێنێکی پیرۆزە و شوێنێکی حرەمە و خوێن ڕشتن تایە تەنانەت بڕینی دار زیانگەیاندن بە ژینگەش قەدەغەیە ئالەو شوێنەیە ینی شکۆی مسلمان ئەوەندە وای لێ هاتە بوو کە حەڵال بوو خوێنی پێغەمبەر و مسلمانەکان تایە حەڵال بوو لە سیرەیە هاتووە کە چەند پێ عەزاب دراوە و هاوڵە بەڕێزەکانی سزا دراون شەهید کراون و یەکەم شەهید بریتی بوو لە سومەیە کە ئافرەتێکی مسلمان بوو دایکی یاسر و عەماری باوکی یاسریش بە هەمان شێوە شەهید بوون بیلال هەمومان ئەزانین چەندێ عەزێت درا زەنیرە چەندێک تعزیب درا یعنی تەماشا ئەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێش ئەوەی کۆچ بکات بۆ مەدینە محاولاتێکی تری کرد یەکێک لەو محاولات کۆچی کۆمەڵێک لە هاوڵە بەڕێزەکان بوو بۆ حەبەشە فەلسەفەی ئەم کۆچە چی بوو پێغەمبەر سەڵام فەرمووی لە شاری حەبەشەیە إن بالحەبەشەة مەلیکا لا يظلم عنده أحد لەناو حەبەشەیە پادشایەک هەیە کاربەدەستێک هەیە ڕێزی مرۆڤ ئەگرێ سەم لە مرۆڤ ناکە یعنی تەماشا پێغەمبەر سەڵام عەلەیهی وسەلەم هێشتا ئەم پاشایە مسلمان نەبووە بەڵام خەڵکی مسلمان ئەنێرێ بۆ ئەم شارە بۆچین چونکە لەوێ ئەزانێ شکۆی مسلمانەتی دەپارێزرێ و شکۆی مرۆڤبوون دەپارێزرێ و ڕێز لە مرۆڤ ئەگیرێ و زوڵمی لێ ناکرێ فەرمووی لە حەبەشەیە پادشایەک هەیە زوڵمی لێ ناکرێ بڕۆن بۆ ئەو شارە و ئەو وڵاتە بۆ لای ئەو پادشایە هەتا خوای پەروەردگار مەخرەج و دەرویەکی خێرتان لێ ئەکاتەوە یعنی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بەشێک هەم بۆ گەیاندنی پەیامەکەی خۆی چونکە عادەتەن ئەو جۆرە کەسانەی کە بە سروشت ئینسانێکی پاکن ئینسانێکی دادپەروەرن ئینسانێکی عەدالەت خوازن بە سروشتی مرۆڤبوونی خۆیان ئەمانە زیاتر ئومێدی مسلمان بوونیان لێ ئەکرێ هەر بەو هیوا و ئومێدەوە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرمی بڕۆن بۆ ئەو شارە بالفعل وایش بوو کە چوون یعنی ئەم دەستەیە لە سەحابە بەڕێزەکان پارێزران و دیفاعێکی باشی لێکردن و فەرمووی ئەگەر بە قورسایی خۆیان ئاڵتونم بنێ قوڕەیشەکان نایاندەمەوە یعنی ئەوەنە پیاوێکی عەدالەت خواز بوو لە عینی کاتە ئەو هیوای پێغەمبەریش هاتە جێ عەلەیهی سەڵات وسەلام کە ئەم پیاوە کە ئەوەنە پاک و عەدالەت خوازە ئومێدی ئەوەی لێ ئەکرێ کە مسلمان بێ ئەم پەیامە جیهانیە و ئەم پەیامەکە سەرچاوەکەی لە سیلم و ئاشتی و ئاشتەوایی و ڕێزگرتن لە مرۆڤ و لە هەموو بوونەوەرێک دروستوە ئەکرێ ئەم ئینسانە هیدایەت وەرگرێ لە دوجارە الحەمدولله نەجاشی هیدایەتی وەرگر و مسلمان بوو و کاتێکیش وەفاتی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی غائبی لەسەر کرد لە کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ مەدینەیە ئیتر وەکو بڵێ هەموو دەرگاکانی داعوە و بانگەوازی خوایی داخرا بوو ئەوەی کە ئومێدی لێ ئەکرا مسلمان بێ مسلمان بوو
ئیتر ئەوی تری جۆرێک لە ناومێدی هەبوو کە ئیتر مسلمان نابێ و ناشکری ئەم دینە چونکە قورئانە فەرمێ لتونذر أم القرى ومن حولها پێغەمبەر ئیشی چییە عليه الصلاة والسلام بێدارکردنەوە و هۆشیارکردنەوەی خەڵکی مەکە ومن حولها ئەگەر بازنەیەکی بچووک بکێشی شاری مەدینە و دەوروبەری ئەگرێتەوە بازنەکە گەورەکە هەموو سنووری حرم ئەگرێتەوە بلاد الحرمين الشريفين و بازنەکە گەورەکە وردە هەتا هەموو جیهان ئەگرێتەوە من حولها ئەبێ ئەم پەیامە بگا بە هەموو دەوروبەری جیهانە ئەو شوێنەی کە خۆر لێی ئەدا ئەبێ پەیامی خۆری ئیسلامیش بچێتە ئەو شوێنەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ گەیاندنی ئەم پەیامە کۆچ ئەکا بۆ ئەوەی کە مەوایەک جێیەک پێیاکە مەڵبەندێک پێیاکە کە بتوانێت بە ئازادانە ئەم پەیامەی خۆی تیادا بگەێنێ و ئەحکام و یاساکانی شەریعەت بکا بە عەمەلی چونکە لە شاری مەککەیە تەنها شتەکانی ئیسلام پەیامەکانی ئیسلام شتی نەزەری بوون باسی عدالەتە باسی بەڵام لە بواری عملی و تطبیقکردنە لە شاری مەدینەیە تطبیق یعنی ئەحکامی شریعەت تحقیق کرا و تطبیق کرا نمونەی عملی پێشکەشی مرۆڤایەتی کرا کە ئەوەی ئیسلام ئەیەوێ ئەوە تا لە مەدینەیە هەیە. زۆر باشە ماوەستا فەلسەفەیەکی ترێ لە پشتی کۆچەوە کۆچێک کە لە ناخی مرۆڤ ڕوودا لە کەسێکی دوور لە دین و لە کەسێکی خراپەوە بۆ کەسێکی باش. ینی گرنگ نییە مرۆڤ بتوانێت کۆچێک پێش ئەوەی کۆچێکی فیزیکی بکە لە شوێنێکی جوگرافیایەوە بۆ شوێنێکی جوگرافیایی تر ینی با بەس کۆچ بچوک نەکەینەوە لە گۆڕانی شوێنە جوگرافیاکە بە ینی دیدگای ئێوە ینی دیدگای ئاین بۆ کۆچێک لە ناخی مرۆڤەکانە لە کەسێکی دوور لە باشە و دوور لە چاکەوە بۆ کەسێکی ڕوولەخوا و یاخود بۆ ئینسانێکی باش کەسێکی لە جاهلی و نەزانەوە ڕووە و زانست و معریفە کەسێکی لە سەر لە شێواییەوە بۆ خوداپەرستی و تاقانە پەرستی چەند گرنگە مرۆڤەکان لە ناخی خۆشیانە کۆچ بکەن دەنابی لەوە نەکەنەوە لەبەر تۆزێک نەبوونی خواردن یا خود نەبوونی ئەمنیەت بیلەوە کا کۆچکاتەوە بەڵام ئەو دەروونە شێواوی هەیە بیر لێ ناکاتەوە کۆچێکی لێ بکاتەوە یاخود هەرمێشکی بۆ ناڕوە کە پێویستە پێشەوەی لەبەر بژێوی ژیانەکەی لەبەر کۆمەڵێک بابەتی سادە وڵات بەجێ بێڵێ شار بەجێ بێڵێ گوند بەجێ بێڵێ ئەی بۆ لە پێناو ئەو هەموو خراپەکاری لە ناخی خۆیان هەیە بیر ناکاتەوە کۆچێک بکە ئەمە چەند گرنگە مرۆڤ لە ناخی خۆیان کۆچ بکە. زۆر جوانە ئەو بابەتە بوو کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام مانای کۆچی لە چوارچێوەیەکی بچووکە فراوان کرد بۆ چوارچێوەیەکی گەورەتر و بۆ بیرکردنێکی گەورەتر وەکو چۆن لە ئیسلامە لە پێش ئیسلامە معنای عیبادەت شتێکی کۆمەڵێک دروشمی دیاریکراو بوو ئیتر زیان نەئەکرا بەڵام کاتێ پەیامی ئیسلام دێ معنای عیبادەت فراوانەکە بۆ هەر شتێک کە ڕەزامەندی خوا و خزمەتی مرۆڤی تیابێ ینی ئەوە معنای عیبادەتەکە فراوان ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە پێش پێغەمبەری خوایە مانای کۆچ بریتی بوو لەوەی کە باسمان کرد یعنی گۆڕینی مەکانێک بۆ مەکانێکی تر شوێنێک بۆ شوێنێکی تر ئەمە بریتی بوو لە کۆچ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە لە مەکەوە کۆچ ئەکا بۆ شاری مەدینە دوجار شاری مەکە فەتحەکە هەندێک لە مسلمانەکان و ئەزانن پرۆسەی کۆچ بە تایبەت لە مەکەوە بۆ مەدینە پرۆسەیەکی بەردەوامە و هەر کەسێ لە مەکەوە باروبنە بپێچێتەوە بچێ بۆ مەدینە هەمان ئەجر و پاداشتی ئەوانەی هەیە کە لە خزمەت پێغەمبەر کۆچیان کرد پێغەمبەری خوا فەرمووی لا هیجرەتە بعد الفتح ئەو هیجرەتەی کە بریتیە لە گواستنەوەی شوێنێک بۆ شوێنێکی تر بەتایبەت مەکە بۆ مەدینە ئەو هیجرەتە نەما کۆتایی پێهاو پرۆسەیەک بوو لە زەمانێکی دیاری کراوە خوای گەورە فەزلێک بوو بەخشی بە کۆمەڵە خەڵکانێک کۆمەڵە سەحابیە کە خوا وەصفیان ئەکا ستایشیان ئەکا هەم ئەوانەی کە هیجرەتیان کرد و هەم ئەوانەی والذین تەبەوەءوا الدار والئیمانە ئەوانش کە ئەنسار و پشتیوان بوون و ئامێزی خۆشەویستی و برایەتی و محەبەتیان بۆ ئەم هاوڵە بە ڕێزانەی پێغەمبەر گرتەوە و خاک و نیشتیمانی خۆیان پێبەخشین و سەرۆت و سامانی خۆیانیان لەگەڵا بەشکردن و لە خۆشی و ناخۆشیە بەشداریان کردن ئەم دوو چینە مهاجر و ئەنسار بوونە یەکێک لە چینە گەورەکان کە قورئان ستایشیان ئەکا بەس پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هاو معنایەکی تری فراوانی بە هیجرەت بەخشی کە ئەمە هەموو مسلمانێک ئەم ئەتوانێت ئەم هیجرەتە بکە و هەموو مرۆڤێک ئەتوانێت ئەم هیجرەتە بکە ئەویش بریتی فەرمووی چی المسلم من سلم المسلمون من لسانه ويده والمهاجر من هاجر ما نهى الله عنه مسلمان کێیە فەرمووی ئەو کەسەیە کە خەڵکی تر مسلمانانی تر لە زوبان و دەستی ئەمین و پارێزراو بن و فەرمووی مهاجر کێیە کۆچ کردو کێیە
کۆچکردو ئەو کەسەیە واز لەو شتانە ئەهێنێ کە خوا نەهی لێ کردووە. یعنی بە معنایەکی تر پرۆسەی کۆچکردن بووە پرۆسەیەکی ناخ، پرۆسەیەکی خودی کەسەکە، پرۆسەیە کە تۆ لەگەڵ خۆتە ئەنجامی ئەدەی، لەگەڵ نەفسی خۆتە ئەنجامی ئەدەی، لەگەڵ بیرکردنەوەی خۆتە ئەنجامی ئەدەی. ئەمە پرۆسەیەکی زۆر زۆر گەورەیە. یعنی ئەمە هەنگاونانی ناوێ، هەنگاوناوی نانی عملی ناوێ، فیزیکی ناوێ، بەڵکو هەنگاونانی ڕۆحی ئەوێ. چۆن ئەڵێ یەکێک لە خەتیبەکان چووە مزگەوتەوە پێش ئەوەی دەست بە خوتبە بکە، یەکێک لە دانیشتوانی مزگەوتەکە فەرمووی ڕەحمەتی خواتان لێبێ هەر کەسە لە ئاستی خۆی هەنگاوێک بچێتە پێشەوە. خەتیبەکە فەرمووی قسەی ئەو پیاوە خوتبەی ئەمڕۆمانە بەسمانە، هەر کەسە لە ئاستی خۆی هەنگاوێک بچێتە پێشەوە گۆڕانکاری گەورە ڕوئەدا. فەلسەفەی کۆچ بریتی ئالەمە، هەر کەسێک لە ئاستی خۆی هەنگاوێک کەسێکەوە ئالوودەیە بە گوناه و تاوانێکەوە، کۆچی ڕاستەقینەی ئەو بریتە لەوەی واز بێنێ لەم خووە خراپەی کە گرتوێتی. کەسێکە ئالوودە بووە کە بە جۆرێک لە کەسابەتی حرامەوە، ئەم جۆرە ئینسانە کۆچی ڕاستەقینەی ئەو بریتە لەوەی کە واز لەو حرامە بێنێ. کەسێک کە ئالوودە بووە بە شوێنێکی خراپەوە، بە جێگەیەکی خراپەوە، کۆچی ڕاستەقینەی ئەوەیە کە ئەو شوێنە خراپە، ئەو ڕەفیقە خراپە، ئەو خووە خراپە، ئەو کەسابەتە حرامە، واز لێ بێنێ بەجێی بێڵێ بڕوا بۆ شوێنێکی تر، بۆ جێگەیەکی تر کە لەوێ دەرونی مرتاح بێ و لەوێ بتوانێت گۆڕانکاریەک لە خۆیدا بکە. هەمان ئەوە بوو کە پێغەمبەر صلی الله علیه و باسی ئەو کەسە ئەکا کە ویستی تەوبە بکانەوە، 9 کەسی کوشتە بوو، دوجار عالمەکە ئامۆژگاری کرد فەرمووی بڕۆ ئەو وڵاتە بەجێ بێڵە، ئەو شوێنەی کە تۆ یادگاری گوناهەکانتی تایە، یادگاری تاوانەکانتی تایە، بۆ ئەوەی کە هەم لە ڕووی نەفسیەوە تعزیب نەدرێی و هەم بتوانی گۆڕانکاریش لە خۆتا بکەوێ ئەو ژینگەیە بەجێ بێڵی. یعنی بەجێهێشتنی ژینگەی گوناه و تاوان، ژینگەی حرام، ژینگەی خراپ، بۆ ئەوەی بچیتە ژینگەیەکی باشەوە، ئەمە جۆرێکە لە کۆچ و ئەتوانین بڵێن ئەو کۆچەیە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی پرۆسەیەکی بەردەوامە، پرۆسەیەکی بەردەوامی مرۆڤایەتیە بۆ گەشەکردن و بۆ باڵاکردنی ئینسان پێویستی بەم کۆچە هەیە لە هەموو لەحزەیەکە. کەسێک نێتی وابێت کە لە شوێنێکە بۆ ژینگەیەکی خراپە کاری بانخوازی بکە، کاری ئەو کە پەیامی ئیسلام، پەیامی دینی بگەێنێت بە کەسانێک کە دوور لە دینن. ئەمە تا چەند ڕێگە پێدراوە؟ لە ڕاستیە زۆر جار ئێمەی مسلمان بەداخەوە وەکو وتراوە کۆمەڵگەی مسلمان بەهۆی ئەو کار بەدەست و حاکمە خراپانەی کە بەڕاستی خەڵکی گیرۆدەی حکمی فەساد و خراپەی ئەوانە، جاری وایە کۆمەڵگە وای لێیە ئیتر بە جۆرێکی تر ئەبێ لەم سەردەمەشا بڵێ وڵاتێک هەیە عەدالەت و دادپەروەری تایە بڕۆن کۆچکەن بۆ ئەوێ. بەڵام کەی ئەم مسلمانە ئینسانی مسلمانی پەیامخواز ئەبێ کۆچ بکە، بەڕاستی جاری وا هەیە کەسێک ئەچێ بۆ بەدەستهێنانی شەهادەیەک، کۆچ ئەکا بۆ بەدەستهێنانی شەهادە، ئەمە کارێکی پیرۆز و مبارەکە، بەڵام نابێت لە عینی کاتا بۆ بەدەستهێنانی شەهادەیەکی دنیایی زانستی، شەهادە حەقیقیەکە کە بریتە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، کە ئەمە هەویەی ئینسانی مسلمانە، ئەم هەوێ بدۆڕێنێ بۆ بەدەستهێنانی شتێکی دنیایی. وەختێک ئەم ئینسانە قازانجی کردووە و سوودمەند بووە و تەنانەت کۆمەڵگەکەشی سوودی لێ ئەبا، بە دوو شەهادەوە بگەڕێکەوە، شەهادەکەی خۆی کە پێی بووە و شەهادەیەکی تریش. یان جاری وا هەیە کەسێک بۆ ئەچێ کۆچ ئەکا بۆ تیجارەت و بازرگانی دنیایی، بەڵام خۆکارێکی زۆر باشە، بەڵام ئەگەر لە چوارچێوەی نظامێکی شەرعی و کەسابەتێکی حەڵاڵ و کابرا بڕوە شتی خراپ و ئیکسپایر و شتی ناجۆر بێنێ بۆ وڵاتەکەی خۆی، کۆچ لەو پێناوە بکە کۆچەکەی کۆچێکی حرامە، کۆچێکە هەمووی گوناه و تاوانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ سوهەیب کۆچ ئەکا، هەموو سەرۆت و سامانەکەی لێستێنن خەڵکی مەکاڵێن تۆ لە شاری مەکەیە دەوڵەمەند بووی کە هاتی هیچ نەبوو لەم شارەیە، ئێستا ئەدوێ ئەم هەموو ماڵ و سەرۆت سامانە لەگەڵ خۆت بەری؟ وتی ئەگەر واز لە ماڵ و سەرۆت سامانەکەم بێنم ئەیەڵن کۆچ بکەم بۆ پاراستنی دینەکەم، بۆی بە خزمەت پێغەمبەری خوا بگەمە و فەزلە گەورێ، وازیان لێ هێنا. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کاتێکە سوهەیب گەشتە مەدینە فەرمووی ڕەبیح سوهەیب، سوهەیب براوە بوو، ڕاستە هەموو سەرۆت و سامانەکەی لەدەستا، بەڵام لە عینی کاتە توانی پەیامەکەی خۆی دوجار ماڵ و سەرۆت و سامانەکەشی بۆ گەڕایەوە، چونکە ماڵی دنیایی ئەگەڕێتەوە، شەهادەی دنیایی ئەگەڕێتەوە. بەس مهم ئەوەیە ئەو ئینسانە کە کۆچ ئەکا بۆ تیجارەت،
بۆ علم و زانست بۆ هەر مەبەستێکی تری دنیایی ئەبێ ئەو مەقسەدە مەقسەدێکی شەرعی بێ و لە ڕێگەیەکی شەرعیەوە بێ ئەو کاتە ئیتر بۆ بانگەواز ئەچێ مهم ئەوەیە بتوانێت ڕیسالە و پەیامەکەی خۆی بگەێنێ و شخصیت و کەسایەتی دینداری و ئاینداری خۆشی بپارێزێ گەر مەترسی هەبوو حرامە ئەو کۆچە بکە وەکو چۆن کەسێکەوە ئەچێتە شوێنێکەوە مەترسی هەیە لەو شوێنەیە کە تووشی نەخۆشیەک بێ ئیتر بنیادی ضعیفە تەحملی ئەو شوێنە ناکە گوناه خۆی بە گوناهبارە ئەبێ بزانێکە بچێتە ئەو شوێنەوە چکە وەلا تولقوا بئەیدیکم إلى التهلكة إنسان بدسي خوينا بيبشيت شوينك وكوا ديني زەرمەند بێت دینی پارێزراو نەبێ ئەخلاقی پارێزراو نەبێ کەسایەتی پارێزراو نەبێ کۆچکردن بۆ ئەو جۆرە شوێنانە کۆچکردنێکی نادروستە لە ڕێگەی شەڕاوە. زۆر باشە زۆر بەڕێز سپاس بۆ مامۆستا ناسیم محەممەد شارباژێری سپاس کەمیوانی بەرنامەکەمان بۆی گەورە پاداشتی بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. بینەرانی عزیز سڵاوتان لەبێت گرنگترین هەواڵ و زانیاریەکانیان بۆتان پێشکەش دەکەین. خۆپیشاندەران نووسینگەی ئەنجومەنی نوێنەرانیان لە بەسڕە سووتاندن و لەسەر دەرگاکەشی نووسیان بە فەرمانی گەلدا دەخرێت. بەهۆی تیرۆرکردنی چەند چالاکێکی مەدەنی و کەسایەتی لە شاری بەسرە لەلایەن گروپە نەناسراوەکانەوە شەوی ڕابردوو خۆپیشاندانێک ساز کرا و خۆپیشاندەران چوونە سەر نووسینگەی ئەنجومەنی نوێنەران و ئاگریان لە نووسینگەکە بەردا و داواش لە پارێزگاری شارەکە دەکەن دەست لە کار بکێشێتەوە. گەرچی ماوەیەکە خۆپیشاندان و ناڕزایی لە بەسرەبوونی هەیە و داوای کۆتایی هاتن با تیرۆر و کوشتنی چالاکوانانی مەدەنی دەکەن، بەڵام نەبوونی هیچ هەڵوێستێک لەلایەن بەرپرسانی شارەکەەوە خۆپیشاندەرانی تووڕە کردووە و شەوی ڕابردووش خۆپیشاندەران 48 کاتژمێر مۆڵەتیان داوەتە پەرلەمان بۆ لەسەر کار لە بردننی ئەسعەت ئەیدانی پارێزگاری بەسڕا گەرنا خۆپیشاندان و ناڕزایی بەرفراوانتر ئەنجام دەدەن. سوپای تورکیا سێ خانوویان لە گوندێکی ناحی باتیفان لە سەر بە قەزای زاخۆتەقاندەوە سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردەوە. ئێوارەی ڕۆژی ڕابردوو هێزێکی سوپای تورکیا چوونەتە ناو گوندی باتکا و سێ خانووی دانیشتوانی گوندەکەیان تەقاندووەتەوە و سەربازەکانیش گەڕاونەتەوە بۆ بنکە سەربازیەکانیان لەسەر چیاکانی ناحی باتیفان. هەرچەندە تا ئێستا ڕوون نەبووەتەوە هۆکاری تەقاندنەوەی خانووی ئەو هاوڵاتیانە بۆچی بووە، بەڵام حکوومەتی هەرێم هیچ دەنگ و هەڵوێستێکی لەسەر ئۆپەراسیۆن و دەستدرێژیەکانی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ سەر خەڵکی مەدەنی و گوندنشینەکان نییە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا وەک مژدەیەکی گەورەی بۆ گەلی تورکیا دۆزینەوەی 320 میلیارد مەتر سێجا گازی سروشتی ڕاگەیاند. شەوی ڕابردوو ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە کۆشکی دۆڵمە باخچە سەرای لە ئەستەمبول دۆزینەوەی 320 میلیارد مەتر سێجای گازی سروشتی لە دەرەی ڕۆژدا کردە مژدانە بۆ گەلی تورکیا وتیشی خودای گەورە دەرگایەکی گەورەی بۆ تورکیا کردووەتەوە کە لە بیری کەسدا نەبووە. تورکیا سەدان ملیۆن دۆلاری لە ماوەی ساڵانی ڕابردوودا بۆ گەڕان بە دوای گاز و نەوتدا سەرف کردووە، بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو. دۆزینەوەی ئەو گازە سروشتیش لە دەرەی ڕۆژدا تورکیا وەک وڵاتێکی خاوەن وزە دەباتە قۆناغێکی نوێ و ئەردوغانی ژەوەی نەشاردووەتەوە. بەپێی زانیاری زاناکانیان ئەوەی دۆزراوەتەوە تەنیا بەشێکە لە سەرچاوەیەکی زۆری دەوڵەمەندی وزە کە بە پێشی کاریەکان ئەو 320 میلیارد مەتر سێجا گازە سروشتیە بەشی 20 ساڵی تورکیا دەکات. کۆبوونەوەی لووتکەی سێقۆڵی نێوان ئەردەن و عێراق و میسر بەڕێوە دەچێت. بڕیارە لە هەفتەی داهاتوودا کۆبوونەوەی سێقۆڵی نێوان ئەردەن و عێراق و میسر لە عەمانی پایتەختی ئەردەن بەڕێوە بچێت. لە ڕاگەیەندراوێکدا دیوانی شانشینی ئەردەن بڵاوی کردووەتەوە. کۆبوونەوەکە لە شاری عەمانی پایتەختی ئەردەن بەڕێوە دەچێت و هەریەکە لە شاه عەبدوڵڵا شای ئەردەن و عەبدولفەتاح سیسی سەرۆککۆماری میسر و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بەشداری دەکەن. هەرچەندە لە ڕاگەیەندراوەکەی دیوانی شانشینی ئەردەندا وادە و ناوەڕۆکی کۆبوونەوەکە ئاشکرا نەکراوە، بەڵام گومان دەکرێت جگەل لە تاوتوێکردنی پرسامنیەکان و ململانیەکان لە ناوچەکەدا پەرەپێدانی کەرتی بازرگانی و ئابووری نێوان ئەو سێ وڵاتە تەوەرێکی سەرەکی کۆبوونەوەکە بێت. رووسیا و چینی زلهێز دژایەتی ئەمریکا دەکەن بۆ سەپاندنی سزانێ دەوڵەتیەکان بەسەر ئێراندا و ئێرانیش دەڵێت ئەمریکا ناتوانێت ئەو سزایانە بەسەر ئێراندا بسەپێنێتەوە.
پاش شکستی هەوڵێکی ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ درێژکردنەوەی سزای قەدەغەی کڕینی چەک بەسەر ئێراندا بۆ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند لە ماوەی 30 ڕۆژدا سەرجەم سزاکانی نەتەوە یەکگرتووەکان بەسەر ئێراندا دەسەپێننەوە. نوێنەری ئێرانیش لە نەتەوە یەکگرتووەکان وەڵامی پۆمپیۆ دەداتەوە و دەڵێت ئەمریکا ماوەی 2 ساڵە لە ڕێککەوتنی ئۆتۆمیدا نەماوە و ناتوانێت ئەو سزایانە بەسەر ئێراندا بسەپێنێت. بەرپرسانی چینیش دەڵێن هەنگاوەکەی ئەمریکا ناتوانێت ببێتە هۆکاری گەڕانەوەی سزاکان بۆ سەر ئێران و رووسیاش دەڵێت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان مامەڵە لەگەڵ ئێراندا دەکەن. کۆمپانیای فەیسبوک دەیەوێت بە زیادکردنی ئۆپشنێکی اختیاری سڕینەوەی هەموو ڕیکلامێکی سیاسی بداتە دەست بەکارهێنەرانی. کۆمپانیای فەیسبوک لەگەڵ چەند کۆمپانیایەکی دیکەدا گفتوگۆی کردووە بۆ زیادکردنی ئۆپشنێک کە بەهۆیەوە هەموو ڕیکلامێکی سیاسی دەسڕێتەوە. فەیسبوک گوتوویەتی لە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتیەکەی ئەمریکاوە ئەو تایبەتمەندیە بە تۆڕەکە زیاد دەکات. کۆمپانیەکان بۆی بڵاوکردنەوەی ڕیکلام و بانگەشەی سیاسیەوە ڕوبەڕووی چەندین ڕخنەی توندبوونەتەوە لەلایەن بەکارهێنەرانیانەوە. لە ماوەی ڕابردوودا تویتەر چەندین پۆستی لابرد لە ناویشیاندا توییتی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا بۆهۆی ئەوەی باپی ستانداردەکانی تویتەر هەواڵ و زانیاری نادروستیان بڵاو کردبوویەوە. بەڵام فەیسبوک تا ئێستا و هەنگاوی نەناو بڕیارە پاش هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا ئەو تایبەتمەندیە بە تۆڕەکەی زیاد بکات. ئایزان گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕینەوە لای هاوکارانمان لە پەیامی ڕۆژ. بەڵای زان دووبارە سڵاتان لێبێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە قسە لەسەر دیاردەیەکەکەین بشێکی گشتی ئێساکە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان هەستی پێ دەکرێت ئەویش زیادەڕۆییە لە مڵکی گشتی لەلایەن کۆمەڵێک کەسانی دەستڕۆیشت و هەروەها کەسانی پلەباڵاوە و شوێنانی کەوا مڵکی گشتین زیادەڕۆییان دەسەرا دەکرێت بەتابەت لە دەڤەری ڕانیە کۆمەڵێک با بڵێن چالاکەوان وەروە کۆمەڵێک پارێزەر و کۆمەڵێک خەڵکی چالاکی دەڤەری ڕانیە لە هەمبەر ئەو تەجاوزە زیادانە ئەو زیادە ڕۆیانەی کەوا لەم خۆناغانەی ئاخیردا لەسەر کۆمەڵێک شوێنی گرنگ و وەروەها دیاری ناوچەکە کراوە بەیان نامەیەکیان بڵاوکردەوە ناڕەزایەتیان دەربڕیوە کۆمەڵێک داواکاریان کردووەکەوە پێویستەکە هەرچی زووتر ئەو شوێنانێکەوە لە کۆمەڵێک گرد و دەشتایی و وەروە شاخیش تەنانەت لە مڵکی گشتیەوە کراوە بە مڵکی تایبەت و تەجاوزەتی لەسەر کراوە بۆ قسەکردن لەسەر زانیاریەکان و وەروە ئەم کێشە و گرفتە بە شێوەیەکی گشتیوە تایبەت لە ڕانیش بە تایبەتر میوانداری زۆر بەڕێز کاگلەتیف ئارسمان کردووەکو چالاکەوان وەروەکو پارێزەریشکەوە لە ناو ئەو ستافەیە یاخود لە ناو ئەو کۆمەڵە چالاکەوانانەیەکەوە کار دەکەن بۆ گەڕانەوەی ئەو مڵکە گشتیانە و ڕێگریکردن لە تجاوز. کاگلەتیف سڵاوت لێ بێگەر گوێت لێمەیە بۆمان باس بکەی کێشە و گرفتەکانی تجاوزکردن لە دەڤەری ڕانیە چۆن چۆنیە وەروەها باسێکمان لەو بارەیەوە بۆ بکەیت. دیارە کاگلەتیف گوێ لێ ئێمە نییە بەڵێ بەڵایزان دیارە گرفتێکی بچکۆلانەمان هەیە لە گەیشتنی دەنگمان بە کاگلەتیف وەک باسمان کرد کۆمەڵێک پارێزەر و هەروەها چالاکەوانی بواری کۆمەڵگەی مەدەنی لە دەڤەری ڕانیە بانگەوازێکیان بڵاو کردوتەوە لە بانگەوازەکەیانە سەرڕای پشگیری تەواویان بۆ تەواوی خۆپیشاندانەکانی ناوچەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی سەرشەقام کە ئومێدی بەردەوامی و داواکردنی ڕەوای مافەکان بە پشگیری دەکەن و هەروەها کۆمەڵێک داواکاریان کردووە پێویستە هەرچی زووتر ئەو زەوی و وەروەها شاخ و بە شێوەیەکی گشتی ئەو مڵکە گشتیانەکەوە لە دەڤەری ڕانیە و وەروەها دەوروبەری
دیارە لەیان کەسانی بەرپرس و دەسەڵاتداری ناوچەکەەوە دانیار هەمووی وەکو مڵکی تایبەتی لێکراوە هەتا باز لەوە کە شاخیش بێگومان ئەوە بۆتە شتێکی گشتی لێستا لە هەموو شار و شارچەکانە کەسێک کە دەستڕۆشتوو بە یاخو بەرپرسێک بێ من لە مای پێشوا بیستم کە پلان هەبووە شوێنێک بکرێت بە باخێک بۆ گشتی باخچەیەک لەلایەن بەرپرسێکەوە داگیر کرا و سیاجی بۆ کرا و کودەتی بە باخی خۆی ئەمانە دیاردەیەکن کە زۆر جێگەی داخن لە هەرێمی کوردستاندەوە ئەو کەسانەشن کە دەستڕۆشتون و بەرپرسن لە شارەکاندایەوە توانن دەستیان بە مڵکی گشتی بکەوێت و ئەماش دوجار کاریگەری دەبێت لەسەر زیانگاندن بە مڵکی گشتی و دەبێتەوەی ئەوەی کە ئەو شوێنانەی کە گرنگن و شوێنانەی کە جوانن لە مڵکی گشتی دەربچێت و بچێتە دەستی کەسانێکی دیکە کە لەلایەن کە بەرپرسانی دیکە بوون پشگیری دەکرێن ئەمەش زیانێکی زۆرە بە هەرێمی کوردستان بەس دیارە دانیار ئەم ماوەیە لە ڕانیە زیاتر ینی ئەو حاڵەتە هەست پێکراوە کۆمەڵێک شوێنی گرنگ و حساس لەلایەن بەرپرسانی ئەوێ وەروە کەسانی دەستڕۆیشت و کەسایەتی دیارەکانەوە بە مڵکی شخصی کراوە وەکوتیش بۆتە شاخ بڵێ تەنها دەڵێ بەشێک لە شاخیش کەوایتر مڵکێکی گشتیە کراوە بە شوێنی شخصی ئەم گروپەژە ساون بەوەی کەوا ناڕزایەتیان دەربڕێەوە کە پێویستەکە مڵکانە بگەڕێنرێنەوەروە ئەو لایەنانەشکەوە پشتگیری لەسەر ئەم بابەتەیان کردووە دەبێت سزا بدرێن یاخود بچنە بەردەم دادگا بۆی ئەم جوارە لە حاڵەتانە بەردەوام نەبێت وەروەها کۆتاییان پێبێت. جارە میوانەکەمان گرفتەکەی بەڵێ زانم دیارە پەیوەندیەکەمان جارێک لەگەڵ کاک لەتیف جۆر نەبووە راپۆرتێکمان هەیە لە پێم وایە بێ دروستکردنی ئۆتۆمۆبیلە لە چەمچەماڵ بینەری ئەو راپۆرتە دەبین دواتر دێنەوە لات. ناوم ئاسۆ عەزیز ئەمە خورشیدە خەڵک منتیقەی سەنگاو ناحیەی سەنگاو ستا لە شاری شەمشەماڵ دانیشم لە ناحیەی شۆڕش خۆم پیشەم وەستای سەلاجە و غەسالە و غەسالەی عادی و ئۆتۆماتیک و بەریدۆیە و هەموو شتە کارەبایەکان ئیتر هەڵسان بە دروستکردنی ئەم سەیارە هەر لە مناڵیوە پێم خۆش بوو سنعات و تەکنەلۆژیا ئەوانە ئەنجام دەم جا خولیای مناڵیمە هەر دەمێکە 8 ساڵە پێم خۆشە ئەم سیارە بکەم لە ساڵ دەست پێکرد لە سەرەتاوە من 5 مانگە خەریک مۆسەتەوەم کرد جا و 5 مانگە منیش خەڵکیشی بۆ هێنام وازم لێەوە جاری وا بۆ هەفتەی ڕۆژە خەریک بووم کۆرۆناکە مانگی خەریکی نەبووم لەسەر ئەم سیارە بەوەی کۆرۆنا و نەخۆشیوە بە تەواویش منێ بگرای بە مانگە تەواومە کرد یە ڕوومەکینەی ماتۆڕی 150 لەسەرە ئەکسلی شێر ماتۆڕ سێتایەیە ئیتر وایەرمەنەکەیشی خۆم کردمە دەری 120 مەتر وایەری تێشووە ئیتر کامل هەمووی خۆم کردمە 80 کیلۆمەتر لە ساعتێک ئاڕوە لەسەر جادەی سەریع وەڵی بەنیازیم جارێ
بەڵێ وڵی بیفرۆشم بە شێوەیە تر دروستیەکەم بەڵێ شێوەیە ڕاضی دروستیەکەم ئەوە 11 لترەگرێ 11 لتر بنزین بەڵێ هەمووی خۆم کردمە هیچ کەس یارمەتی نەدام ڕووی مادیوە 13 وەرەقەی تێشوە یان 1300 دلار هەمووشی بڵێن خۆم هەرچین پێویست وە کڕیمە بووی بە کرێ دوکانی شۆ کرێ دوکانێکم بۆ گرتووە بۆ تەوابوونی تقریبان 5 مانگ خەریکم ئەوسا تەواوم کرد حیکەلەکەی هەمووی ئینلاینە ئەمانش پلێتە ئەم قەدەکانی لاژ یەکسەر ملی یا من چش کرد عزیز هیوادارین ئەم جۆرە کارانە لاریم کوردستان پەرەی پێ بدرێت بۆی کە زیاتر وڵاتەکەمان بەرەو پێشەوە برێدەمان نمونێکی زۆر جوانەوە چەندین جاری دیکەش لە شارەکانی دیکەریم کوردستاندا شتی لەو بابەتە بووە بە هیوای سەرکەوتن بۆ ئەو وەستایە دەزڕەنگینەش. بڵێ دانیار پێم وابێ پەیوەندیکەمان لەگەڵ بەڕێز کاگلەتیف حارس پارێزەر و هەروەها چالاکەوانی باری مەدەنی لە دەڤەری ڕانی وەک پێشتر باسمان کرد پێشەوەی بچینە لای پێم خۆشە وەکووە بیرهێنانەوەیەک جارێکی تر باز لەوە بکەم دیاردەیەک کەوا بریتە لە زیادە ڕۆیی لەسەر مڵکی گشتی لە تاوای ناوچەکانی هەرێمی کوردستان لە حاڵەتەوە بووەتە دیاردە و بە تایبەتیش لە دەڤەری ڕانیە وەکو کۆمەڵێک گروپی لە ڕانیە باز لەوە دەکەن کەوا تەجاوزەکان زیاد لە حەد زیاد بوون و ئەمانیش هەساون بە چالاکیەک بۆ ڕێگریکردن لەم زیادە ڕۆیانە بۆی چیدی زیاتر مڵکی گشتی لە دەڤەری ڕانی و دەوروبەری نەبێتە مڵکی شخصی و هەروەها نەبێتە جێگەیەکی تایبەت ئەمانیژیشان لەسەرەوە کردەوە و بەیاننامەیەکیان بڵاو کردێتەوە بۆ ڕێگریکردن لەم جۆرە لە زیادە ڕۆی و لەم جۆرە لە بردننی مڵکی گشتی بۆ قسەکردن لەسەر ڕێکارەکان وەروەها ئەم جۆرانە لە حاڵەتی زیادە ڕۆیی دەچینە ڕانیە لای بەڕێز کاگلەتیف حارس پارێزەر وەروەها چالاکەوان لە گروپی ڕوبەڕووبوونەوەی ڕێگریکردن لە زیادە ڕۆیی لە ڕانیەوە لەگەڵمانە کاگلەتیف سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاگلەتیف دووبارە سڵاوت لێبێ ئەم کاتت باش گوێت لێمەیە؟ دیارە شوان گرفتەکە هێشتا چارەسەر نەبووە بۆی وایە کە زوو چارەسەر بکرێت و گفتوگۆکەمان لەگەڵ میوانەکەماندا بەردەوامی بێت و لەو تەوەرێشماداوەکو شوان ئاماژی پێکرد باز لەو زیادە ڕۆیانە دەکەین کە لە دەڤەری ڕانیەدا کراوە دەڤەری ڕاپەڕیندا ئەنجام درراوە بزانین ئەمان و وەک خۆپشاندەران وەکو چالاکانی مەدەنی چێ یاداشتێکیان بەدەستەوە کار دەکەن چۆن کار دەکەن بۆی کە ئەم ڕێگریانە نێڵن ئەم زیادەڕۆیانە لە دەڤەری ڕانیە و لە دەڤەری ڕاپەڕیندا نێڵن وە کۆتایی بەم زیادە ڕۆیانە بۆ سەرموڵکی گشتی بێن و بتوانن کار بکەن ئەو زیادە ڕۆیان یاخود ئەو شوێنانش کە داگیر کراوە لەلایەن بەرپرسان یاخود لەلایەن کەسانی دەستڕۆشتیەوە بگەڕێنەوە سەرموڵکی گشتی و بۆی خەڵکانی دیکە سوودی لێ بینوە بکرێتە شوێنێک کە دوجار بۆ هەموو هاوڵاتیانی ئەو دەڤەرە سوودی و قازانجی هەبێت. بڵێ ئەگەر پەیوەندیەکەمان لەگەڵ کاگلەتیف کێش و گرفتی تێدا نەمابێ کاگلەتیف سڵاوت لێبێ گوێت لێمانە بەڵێ دیارە هێشتا گرفتمان لەگەڵ گەیشتن بە کاگلەتیف هەیە هاوکارمان حسین محەممەد راپۆرتێکی بۆ حازرکردین لەسەر یاریزانێک با بینەری ئەو راپۆرتە بین دینەوەلاتە.
بەیانێکی زووە و ئەمەی دەیبینن یەکێکە لە گۆڵپارێزە دیارەکانی کوردستان و عێراقیش لە ئێستادا کە تۆپی پێ لە عێراق و کوردستانی وەستاوە نەریمان بۆ پەیداکردنی بژێوی ژیانی لە دوکانەکەی خۆی خواردن بۆ ئەو کەسانە دروست دەکات کە سەردانی دەکەن وەک خۆی دەڵێت ئەوان ئارەزووی ئەوەیان دەکرد وەک یاریزانانی بیانی خۆیان بۆ تۆپی پێ یەکلا کردبایەوە بەڵام سەختی ژیان لە هەرێمی کوردستان و گرنگی نەدان بە وەرزش وای کردووە بە ناچاری بۆ دابینکردنی پێداویستەکانی ژیان پەنا بۆ کارێکی دیکەش ببن. لە باری دارایکی زۆر قرسداتی دەبڕن بۆیە یانەکان ناتوانن هەموو هەم بۆندی یاریزانەکان دابینکەن بۆیە ئێمەش وەکۆی کە هەموو یاریزانێکی دنیا ئێمەش بژێ ژیانی تابێت خۆمان هەیە ئایلەمان هەیە بۆی ئیشێک بدۆزینەوە پەکمان نەکەوێت لە ناوەرزش بەڕاستی ئیشەکی تکەمان دۆزیتەوە لە پاڵ ئیشەکەی خۆمان ئەویش ئەو ئیشی ڕۆژانەیە دانەکە لێرە ئیشەکەی دەکەین دانەکەی تریش ئیدی هەتاوکە وەزات تۆزێ باشتر دەبی ئینشاءله ئەو یاریزانیش ناتوانێت بەتەنیا یەک دانیش بکە لەو ئێستا ئەو وەزای ئێستا تێداینا بۆیە پەنامان برتە ئیشی دووەم و ئینشاءله ئەو وەزاش تێدەپەڕی چاک دەبی یاریزانەکانیش هەم دەگەڕێنەوە سە ئیشی خۆمان ئەی تۆی پێەیە بەڕاستی تۆی پێستا پەچی کەوتووە هەر پەچی کەوتووە بە عامەتەن لە عێراق و داوە لە دەسەڵاتدارانیش دەکەین بەهانەی ئەم یاریزانانەوە بڕۆن گشت یاریزانەکان لە قەیرانن گشتیان لە قەیران بەیانەکانیشەوە داوە لە خی گەورەش دەکەین ئەو نەخۆشش نەمینێ وەزاکە هادێتر ببتەوە ئینشاءله تۆی پێش بەرەو پێشتر وەشی ساڵانی ڕابردوو لەوە پێش بچی ئەلحەمدولیلا زۆر دڵخۆشم لەو ئیشەی یعنی ئەگەر تۆپی پێش نەکەم لای من ئاساییە بەڵام ناتوانم وازبێنم و زۆر دریشم خۆش ئەلحەمدولیلا و دەتوانم لە ماوەشی چەندیشدا ئەو یانێژ ڕابگەینم کە یاری بۆ دەکەم ئینشاءله خۆت دەزانی لە وڵاتی مە یاسایەک نییە تاکو پشتگیری لای من بکە لە یاریزان هەم لە یانەکەش بکە بۆیە گەیشتە ئەو حالەتەی ئەمەش پیشەگەرنینە هەم دەورێکەشمان پیشەگەرنیە هەم لایانی پەیوەندیداریش خەمخۆر نییە بەڕاستی لە وەرزش بۆیە پێش ناکەویست گۆل یا شەکوور سوپاس یا شەکوور شکرن یا شەکوور گۆڵا دوێ بۆ تیمایانەیە زاخۆت و مار کرد یونس شەکوور یونس شەکووری خاوەن خێراترین گۆڵی خولی نایەبی کوردستان لە دوکانەکەیەوە سەرقاڵی کارکردە سەرڕای ئەوەی ماوەی چەندین ساڵە لە زۆربەی یانەکانی کوردستان و عێراقی جیاری کردووە و یەکێک بۆ لە ئەستێرە دیارەکانی تۆپی عێراق بەڵام یونس لەم چەند ساڵی ڕابردوو بەهۆی هەڵکشانی تەمەنی و سەرقاڵی بەکارەکەی و پەیداکردنی بژێوی ژیانی خێزانەکەی کەمتر کاتی بۆ حەز و پیشەی یەکەمی تەرخان کردووە کە یاری تۆپی پێەیە. خطيرة الآن فرصة للتعادل ويأتي التعادل عن طريق يونس شكور جول ثاني لزاكو مثلا بجيو جان ب 500,000 550,000 روات الريو ياريزان من بيلم نخي نارات الريو ياريزان لبرو ياريزان كومل شتي لسرا ان وك بشري طبيعيين لبرو ياريزان وك تشوملي لهمولاته كان وك جوهري وايا يعني وقت تصير منالم كريستيانو وميسي وانا بنا زحمه لما زور لوانو دورين كابيني زور بي ياريزان كان يستوى دوکانی مثلا چش لێنانی کردەوە یان یاریزان تەکسیات ئیشەکە زۆربەی یارزانەکان کەدیێم بۆ لامەیان بینم زۆربەیان تەکسییان هەیە ینی معقول نییە یاریزان یان بڕۆ عملە بک بێت و تۆپی پێ بکە ئەو شتێک ینی زۆر جیاوازن ئێمە کۆمپانیەکانی زۆرمان هەیە لە شاری هەولێر بەڕاستی کۆمپانی باشمان هەیە ئەتوانێت زۆربەی یانەکان بەخۆی بگرێت چۆم لێ ئەو نادێ بێتە نادێکی شەریکاتی کەوا وەک عەقد و مەقد لەگەڵ یارزانەکانە دروست کات و مثلا نادەکان باتە دەرەوە بۆ بوتوڵاتی خارجی لەگەڵ نادەکان ترە ینی یاری بکات شتەکە زۆر ئاسانە من زۆربەی وانەیە کە برادەکانم من تەلەفۆنیان بۆکەم کە ئەویسا بژێوی ژیان لەسەر تۆپی پێ ئەوە چەند ماین کە پارەی ڕاتبیش وەرنەکردووە فەقیری بەچی بژێ عایلەی هەیە ڕاستە زۆربەی خەڵکە لێ با بڕۆ ئیشکا و نازانم چی ڕاستە ئیشکردن لەوانەیە بۆ هەموو کەسێ نەڕوخسێ لەوانەیە سوخۆت زانین تۆپی پێ ئەو یاریزان بێ زۆر زەحمەتە بڕۆ ئیستا تازە بڕۆ بگەڕێتە دووبارە بڕۆ عەمەل و شت بکات یاریزانان پێیان وایە هۆکاری سەرەکی ئەم باردۆخەی ئێستای وەرشی کوردستان تێکەوتووە بەرپرسانی وەرشین و پێویستە بە زووترین کات گۆڕانکاری ڕیشەیی بکرێت تاوەکو لەم قەیرانە سەختە وەرزش ڕزگاری بێت داواکاریمان لایانی پەیوەنددار حکوومەت خەمەک لە وەرزش بخوا نەوکەتەوە حالەتی گۆڕانکاری بکرێت گۆڕانکاری نەکرایە تا ئێستا ینی شارەزا لە بواری خۆی تێدا نییە
نازانن یعنی ئێستا ئەوە بتوڵەکان هەمووە دەست پێ دەکاتەوە کەچی لای مە خلاص نەبووە کۆتایی نهاتووە دەست پێکردنی دیار نییە بۆ من بۆ یاریزانەکانت کە کێشەیە چ بکەین چۆن خۆمانە حازرکەین چ وەختێک دەست پێ بکەین ئەم دەم چاوانە هەتاکەی ینی خاستن لە پۆستی حساسەکانی ناوەرزش ئەگەر لەسەرەوە بیگری حتاک و ئیدارەکان دەبێت گۆڕانکاری گەورە بکرێت ئەگەم گۆڕانکاریە نەکرێت وەرزشی کوردستان زۆر ئەناڵێنێ زیاترش ئەناڵێنێ ئەگە بێتەوە ئەوی دارانە بەخۆیان و نەچنەوە با مەجال بدەنا چەند شارەزای باشمان هەیە وەرزشکاری باشمان هەیە وەرزکاری دێری مارشمان هەیە ئەوانە بابینە سەر ئەو پۆستانێکەوە ئەوانە چەند ساڵێکە لەسەر ئەو پۆستانن نازانم زۆر ئەنتیکەم بە چەند ئینسانێک دێکەوە لەسەر پۆستێکە بتنیانی بزانێت کە ئەو شوێنە شایستی ئەو نییە و ناتوانێت ئومور ڕاضە باتڕێەوە باوازی لێبێنە بیدا دەست چەند کەسێکی وەرزشکار و ئەکادمی بتوانێت ئەو وەرزشە جوانە باتڕێەوە یاریزانان لە هەرێمی کوردستان لە بڕی خۆتەرخانکردن بۆ وەرشەکەیان و کردنە پیشەی سەرەکی بە ناچاری پیشەیەکی دیکە لەگەڵ وەرزش هەڵدەبژێرن کە ئەمەش زۆر تاکەم کاریگەری خراپ دەخاتە سەر پیشە سەرەکەکەی کە وەرزشە بۆیە هەمیشە هەوڵ دەدەن لە ڕێگەی پیشەیەکی دیکەوە بژێوی ژیانی خۆیان و خێزانەکەیان دابین بکەن. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر. كلها في المرمى ويؤجل الحسم يونس شكور يؤجل الحسم يصل إلى الهدف الرابع لازان لەو راپۆرتەدا ئەوەی کە گرنگ بوو ئەپیشەی دۆمە لە ئێستادا بۆی بارودۆخی خراپی هەرێمی کوردستان و قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هاوڵاتیان هەوڵدەدەن دوو پیشە بکەم وی بتوان داهاتی ڕۆژانی خۆیان دابین بکەن و هەیە تا درنگانێکی شەو بەنی تا ئێوارە دوو کارەکات بۆی تان هەمتوانێت ئەو داهاتێکە دانیار قسەژە فەرمووی بەداخەوە لەلایەک وایلی هاتووەگە دوو پیشەت نەبێ ناتوانێت بژی بەڵام زۆریشان هێشتا یەک پیشیان نییە و گرفتیش لەوەیە کەسانێکی زۆر دوو پیشە دەکەن ئەوانیش بێبەش بوون لە ئیش ئەمەش سەر لەبەری ئەو خراپی پرۆسە سیاسی ئیدارەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبا هەموو کەس ناتوانێت لەو پیشەی خۆی پێخۆش یاخود لەو وارە زانستی کە خۆی بۆ ئامادە کردووە ئیش بکە ئەمەش پێم وایە بێ ئەوەی تر حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت بۆ ئەوانەی کە زانکۆیان تەواو کردووە دابمەزرێنێ دەتوانێت هەلی کار لە ڕێگەی کردێکی تایبەت و لە ڕێگەی دروستکردنی چەند کارگەیەک و دروستکە بۆی کە گەنجان بتوان کاری دیکەش دوو کار نەکەن ئەو هەمووی لاکێتەوە ئەو هەموو ناڕەحەتی بین و کارێک بۆ خۆی بتوانێت بژەی خۆی دابین بکەن. یگومان ئێستا کەوای لێ هاتووە جاران زۆر خەڵک جەختی لەسەر کەرتی حکومی دەکرد حکومی دەکەێستا زیاتر خەڵک لەسەر ئەهلیە جەم لە ماوەت و سپاس بۆ خۆدا نەمەزراوە ئێستا لەش ساغبێدانیان پێم وابێ میوانەکەمان ئامادەێ بەڵێ بنێران عزیز ببورن بۆی گرفتێکەوە کە پێشتر نەماتوانین لەگەڵ میوانەکەماندا ئامادە بین ئێستا پێم وابێت ئامادەی زۆر بەڕێز مامۆستا لەتیف حارس پارێزەر و چالاکە مەدەنی مامۆستا سڵای خوارد لێبێت دەمانەوێت باز لە ئەو زیادە ڕۆیانە بکەی کە لە دەڤەری ڕانیە و لە ڕاپەڕیندا هەیە زانین ئێوە چ کارێک دەکەن و پلانتان چیە بۆی کە ڕێگر بن لەو زیادە ڕۆیانەی کە لەو ناوچایەدا هەیە. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیشتان سەرەتا دەمەوێت ئەوە بە بینەرانی بەڕێز و بە جەنابشتان ڕابگەێنین کە ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتی و هەستکردن بە خاوەندارەتی ئەم نیشتیمانە و ئەم شارەی خۆمان لە 15 ئەم مانگە دەستمان کەمپینێک یاخود بانگاوازێکمان ڕاگەیان لە ناو حەدیقەی ڕانیا بە بەرچاوی میدیاکان و خەڵکێکی ژمارەیەکی باش لە خەڵک و بە کۆکراوەی واژۆیەکی زۆر بۆ ئەم مەبەستە طبعاً ئەمەش لەوە هاتووە کە زیادەڕۆیەکی زۆر لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بەتایبەت لە 6 مانگی ڕابردوو کراوەتە سەر مڵک و ماڵی گشتی کە ئێمە وەکو خۆمان بەرپرسانی ئەم شارە ئەوانی ئێستا ئەوانەی پێشوش بە بەرپرسی یەکەمی ئەم زیادەڕۆی و پێشەلکاریانە دەزانین بۆیە ئەگەر هەر بە کورتی باسی ڕێژەیەکی کەم لە زیادەڕۆیەکانتان بۆ بکەین طبعاً زیادەڕۆیەکان هەندێکیان کراوەتە مەسەن لە شێوەی باخە هی هەیە لەسەر ئەرزی سەخەریە کە بە سەدان دۆنمە لە شێوەی دەواجینە لە شێوەی چێلگەی ترە خانووی پلاستیکیە
ئەمە جگە لەو زیادڕوانەی کە کراونەتە سەر زەوی سەکەنی لە ناو سنووری شارەوانی طبعاً ئەگەر هەر بە کورتی ڕێژەیەکتان پێ بڵێم کە ئێمە لە بەڵگەی باوەڕپێکراون و دەستمان کەوتووە لە کۆی 1549 باخ 99 باخ مۆڵەتی هەیە لە کۆی 419 خانی پلاستیکی 98 مۆڵەتی هەیە طبعاً دەواجینی 62 مۆڵەتی هەیە ژمارەیەکی گەلێک زۆریش کە ئەنجام دراون ئەمە جگە لەوەی کە چەندەها تەجاوزاتی تریش کراوەتە سەر مڵک و ماڵ و گشتی طبعاً ئێمە پێشتریش لە ڕێی داواکاری گشتی ئاگادار مەسەم داواکاری گشتیمان لێ ئاگادار کردوتەوە و پەیوەندیمان بەلایەنە پەیوەندیدارەکانیشەوە کردووە مثلەن لە بەڕێوەبەری پۆلیس لە سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین لە قایمقام لە مدیری کشتتوکاڵ تەعاان دواتر زۆر هەموو ئەمانەمان لێ ئاگادار لەگەڵ سەرۆک شارەوانیەکانی تریش کاک لەتیف ینی ئەو ئامارەی کەەوە بەڕێستان باستان کرد لە کۆی 1000 ئەوەندە باخ لە سەتانە مۆڵەتی هەیە لە دەواجینەکان بە هەمان شێوە لە خان و پلاسیکەکان ینی ئەم هەموو زیادە ڕۆیە ینی تۆ مەگەر قایمقام یاخود لایانی پەیوەندیداری ناوچەکە ئاگاداری ئەم بابەتە نەبوون ینی کێ لە پشتی ئەم هەموو ئاسانکاریەوەیە بۆ ئەمانە ینی تۆی سەچی ئاگادارێکیتەوە لەوەی ڕێگری کراوە ینی خۆیان نەیانزانیوە ئەو هەموو زیادە ڕۆیەکراوە لە مڵکی گشتی کە ڕێژەکە لە هەزاران پارچە زەوی و چەند هزار دۆنمێکە ینی چی وای کردو ئەو دیاردەیە لەوێ مەسەن زۆر زیادە بێت یاخود بێتە هۆکارێکەوە بەم شێوە مڵکی گشتی لەلایەن کۆمەڵێک کەسێکەوە بۆ مەرامی تایبەتی بەکاربێن طبعاً یەکەم شت حەز نەبوون بە پەرپرسیارەتی ئینتیمان نەبوون بۆ نیشتیمانەکەت و درێگ نەکردن بەو پۆست و پلە و ئیداری و یاسایی و معنیانەی کە پێ دراوە یان پێیان درراوە بڵین کە ئەرکێکی ئەخلاقی و یاساییە بە پێی یاسا بەرکارەکان و دەستوری عراقیش کە ئەمانە بەرپرسن لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و پاراستنی مڵک و ماڵی گشتی و پاراستنی مڵک و ماڵی گشتی و ئیدارەدانی شارەکە تەبعاً لە بەرامبەر بێگومان هەمویان ئاگادارن و ڕەنگە ئێمە بەهۆی کەمتەرخەمیانەوە کارئاسانیانەوە بە بەشێک لەو زیادە ڕۆیانەیاندا ئەنین طبعاً بەرپرسەیە لەم شارەیە بەڕێوەبەری گشتیشە و لە دەرەوەی سنووری شارەوانی خانووی بە نزیکەی 800 متر لە دەروی سنووری شارەوانی دروست کردووە و دواتر ڕێگە پێدانی بۆ کراوە و ئینجا خراوەتە سەر نەخشەی بنەڕەتی شارەکە وەکو یعنی شێوازێکی زۆر ناشیرن ئێمە بێگومان سیقە بەوە ناکەین کە ئەم بەڕێزانە ئاگادار نەبن بەڵکو بە بەرپرسی یەکەمیان دائنین زیاترش لە زیادەڕۆکارەکان طبعاً بەشێکیشیان خۆیان بەشێکن لە زیادەڕۆکار ئەمە بەڵگەمان لە بەردەستە و باشڕی یان بەغێر مباشڕی بەشن بۆ پێی یاسا بەرکارەکانیش هەموو ئەمانە ئەبێ لێپرسینەوە لەگەڵ بکرێ بۆ نمونە یاسای عراقی یاسای سزادانی عراقی لە مادە 329 و 330 و 333 طبعاً هەموو ئەمادانە ئەیانگرێتەوە یاسایەکی تازە لە 2018 یاسا ژمارە سێی ساڵی 2010 یاسای ڕێگریکردن لە زیادەڕۆیی طبعاً بەڕوونی بەوازەحی ئەمە باس ئەکا کە هەر مڵکێکی دەوڵەت لە دەرەوە هەر جۆر و پۆڵەنەکەی هەر جۆرێک بێت لە سنووری هەرێمی کوردستان بێ زیادەڕۆی بکرێتە سەر ئەبێ زیادەڕۆکار لە مادە 11 سزاکانی بۆ دیاریکراوە زیادەڕۆکار ئەبێ لە 3 ملیۆن کەمتر نەبێ کە غەرامە بکرێت تاوەکو 15 ملیۆنە و لە ساڵێکیش کەمتر نەبێ هەر لە یاسایەکەیە ئەوانەی کە بەرپرسی ئەمنین یاخود کارمەندی ئاسایش و دام و دەستگا ئەمنیەکانی ترن یان سەرۆکی یەکە ئیداریەکان یاخود سەرپەرشتیاری سەرۆکی لێژنە و ئەندامی لێژنە لەم بوارەدا هەمویان بە زەرفی مشدد بویان حیسابە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ بەرپرسێک لێپێچینەوە و لێپرسینەوەی یاسایی ڕاستەوخۆی لەگەڵ نەکراوە لە کاتێکە کە بەشێک لەو دۆسیانە لە داواکاری گشتین و ئێمە بەنیازنین هەموو ئەوانەی کە دەستمان کەوتووە بە بەڵگە پێشکەش بە داواکاری گشتی بکەین و بە دوواداچوونی بۆ ئۆکەین طبعاً هەر ئێمە ئاگاداریشن کە بڕیارەکانی داواکاری گشتی یاخود بە دوواداچوونەکانی و جوڵاندنی سکاڵاکانیشی وەکو پێویست ناڕوە لەبەر ئەوەی وەکو تەونێکی ئاڵۆزی لێهاتووە ئەم شارە یعنی
لەبەرەوەی پێشکەشکردنی بەڵگەکان یاخود بەشێک لە بەرپرسانە ئەگەر بە شێوازێکی یاسایی ڕێک و پێک ئوسوڵی خۆی وەربگرێت زۆربەی هەر زۆریان ئەبێ دادگایی بکرێن و تێوەگلاون لەم زیادە ڕۆیانە و من هەر لێرەوە داوا تەمان جگە لە دادگای ڕسمی دادگای گەلیشمان هەیە داوا لە گەنجانی شارەکە و خەڵکی شارەکە ئەەکەین بۆی هیچی تر ئەم زیادە ڕۆیانە یانم پێشەلکاریە زۆر و زەبندانێک کە لە شارەکەی ئێمە کراوە بە ڕێگری لێ بکرێەوە ئەوەی کە کراویشە بجێڕێتەوە لەبەر ئەوەی ئەگەر بۆ منە جاران دەمانگوت دەشتی بیتوێن تەبعاً دەشتی بیتوێن ئەمڕۆ ناکرێت ناوی لێنەی دەشتی بیتوێن کە بە هیچ شێوەیەک زەوی وزاری کوشت و کاڵی بەو شێوە لێ نەماوە کە پێی بڵێ دەشتی بیتوێن تەبعاً بەشێکی زۆری لە شارەوانی ئەم ناوچەیە هەوڵی داوا بیخاتە ژێر ناوچەی ناو سنووری شارەوانی و لەوێشەوە ئیفراز و ئەطفای بکات و دابەشی بکات و تەبعاً ئێمە ئاگادارین لە کاتی هەڵبژاردنەکانیشە حیزبی دەسەڵات لێرە زۆر جار تەجاوز دەکرێتە سەر مڵک و ماڵی گشتی و دواتر ڕێنمایی هەبووە هەر لەم بارەوە بۆ ئەوەی ئەم مڵکانێک کە تەجاوزیان کراوەتە سەر و لە ناو سنووری شارەوانینە بەهۆی تەملیکەوە لە سەریان تاپۆ بکرێت تەبعاً جیاوازیەکەی لێرە ئەوانەی کە چەندان ساڵە بۆ 40-50 ساڵە کاتی خۆی زەویان دروست کردووە و لە هەژاری و نەداری یاخود هەر و کارێشتر بێ ناکرێتەوە ئەمانە حیسابکەی لەگەڵ ئەوەی لە حاڵەتی هەڵبژاردنە یاخود لە حاڵەتی چاوپۆشی و کار ئاسانیە بۆ خەڵکانێکی دەستڕۆیشت و کە دەست بەسەر مڵک و ماڵی گشتیدا بگرن و بەپێی ئەم ڕێنمایی و یاسایانە بیانگرێتەوە زۆر باشە کاک لە تیپ شارەکانی ئێوە پلانی ئێوە چییە بۆ ڕێگریکردن لەم زیادە ڕۆیانەوە تا ئێوە دەتانێت چ کارێ بکەن کە هیچ ڕێگر بن لەو زیادەڕوانەی کە لە دەڤەری ڕانی و لە ڕاپەڕیندا دەکرێت طبعا زیادەڕۆیەکان زۆر زاقن یعنی هەرزەکارێکی شەستی پێەکە کە هەر یەک گەشت کەسێک کە خەڵکی شارەکەش نەبێ مثلەن پرسیاری ئەوی بۆ دروستە بێ ئەم هەموو باخانە ئەبێ مۆڵەتیان پێدرابێ ئەی زەوی کوشت و کاڵی ئەم شارە یاخود ئەم وڵاتە یعنی ئەم وڵاتە ئایندەی اقتصادی وڵاتەکە بەرەو کوێ ئەڕوا مثل پرسیار ئەکە ئەگەر کەسێک تۆزە ئینتیمای نیشتیمانی یاخود هەستی بەڕێوەبردن و بەرپرسیارەتی و ئەخلاقی هەبێ ئەبێ ئەم پرسیارانە لە خۆی بکە کە بۆچی ئەم شارە وای لێ ئەکرێ یاخود وای لێکراوە طبعا هەر بە نمونەیەکی زەخکە بیێنینەوە هەوڵاتێکی ئەم شارە هەیە بۆ من نزیکەی لە 300 بۆ 400 دۆنم لە باشترین و جوانترین مڵکی ئەم شارە کە گردێکی گرنگە و بەرچاوی هەموو خەڵکی ئەم شارەوە داگیری کردووە و سیازی کردووە و جادە و ڕێگەوبانی بۆچووە طبعا دڵنیامە کە لە ڕێگای دەستگای گشتیەوە بوو و کارەبا بە ڕۆژی ڕووناک لەڕێی دایرەی کارەباوە بۆی چووە مەسەرەن شەوانە گڵۆپەکان دیارن بیری لێدرا چەندەها بیری لێدراوە خان و بیناکانی دیارن لە سەرگردەکە طبعا ئەمە نمونەیەکە نمونەی تریش هەیە یعنی هەر نمونەیەک نییە بۆیە شارەکان دەستی پێکردووە خەڵک جگەلەوەی کە لە هەموو کەرتەکانی تریژ لەم وڵاتە بەتابەتی لە شارەکەی ئێمە کەم و کورتی نەکرد کەم و کورتی وەکو پاشاگردانیەکی لێ هاتووە ئەمەش لە نێویاندا کە لا زەخترینیانە طبعا خەڵک هەز بە بەرپرسیارەتی دەکە خەڵک پرسیار ئەکانەوەکانی داهاتوو چۆن خۆراکی باشیان دەستکەوێت چۆن خۆراکی تەندروستیان دەستکەوێت یاخود زەوی سەکەنی لەکوێ دەست بخەن بۆ نەوەکانیان لە کاتێکا خەڵکە بێ بە سەدان پارچە زەوی بەناو بێ لەژێر ناوی قەرەبووە بێ لەژێر هەر ناوێکەوە بێ طبعا بۆچی با و باپیرانی خەڵکی تر جوتیار بوونە و ماندوو بوونە و کرێکار بوونە ئەمایان دەست لە سەدا نیوی ئەوەشان لە سەدا یەکی ئەمەشان دەست ناکەوێت خەڵکانی تریش بێ ئەوەی جوتیار و ماندوو یعنی پێشمەرگە بوون یاخود هەر کارێکی تری نیشتیمانیان کرد بێ ویان بۆ دەستکەوتەوە بۆیە خەڵک جم و جۆڵی تێکەوتووە ئێمە بانگاوازەکەمان ڕاگەیاندەوە خەڵکێکی زۆر گەنجانێکی زۆر خۆیان بە خاوەنددارەتی لێ ئەەکەن تەبعاً ئێمە داوای هەر بۆ ئەمە بەستەش داوای بزوتنەوەی خۆڕسکی جەماوەریمان کردووە کە لە ئێستا باشترین بژاردەیە بۆ ڕوبەربوونەوەی ئەو بەرپرسانێک کە گەندەڵن یاخود دەسەڵاتەکانیان خراپ بەکارهێناوە لەسەر ئاستی ناوچەیی بۆ نمونە دەڤەری مثل ناوچەی ڕانیە و دەوروبەری یاخود هەر شارێکی تریشکە ئەم کێشانەی هەیە تەبعاً بە دنیای هەشیانە بەڵام لەوانەیە وەکو ئێرە زەق نەبن ئێمە لە وەکو هەر وەکو باسیشم کرد لە مەرحەلەی یەکەمە میدیامان بان کردووە وەسکال ماژۆمان کۆ کردوتەوە تەمەەن سکاڵاکانیش حاضرن نووسراون و بەڵگەکانیش پێشکەش بەداوە کاریگشتی ئەەکەین بە دوواداچون ئەەکەین زەختی مەدەنیش هەیە و ئەوەی من تا ئێستا ئاگادارم خەڵک سوورە لەسەرەوەی ئەم خەڵکانە سوورن لەسەرەوەی ئەم بەرپرسانی ئیداری و معنیانێکە لە ناوچەکە هەنا ئەبێ دەست دەکار بکێشنەوە لێ پێچینەوە و لێفرسینەوەی دادگای و شعبیان
لەگەڵ بکرێت. کاک لەتیف بابەتێک هەیە یان توانم بڵێم جۆرێک لە فێڵکردنێکی یاسایی هەیە کۆمەڵێک زەوی کە مخلوقال ماڵی گشتیە کەسێک ئایا بە وەری گرت بێ یاخود بە پارەیەکی کەمی ڕۆتینی کڕی بێتی دەیکاتە باغ وەوا بیر دەکرێتەوە یا قسەیەک هەیە لە ڕووی یاساییەوە ئەوانەی باغ بن ناشێوێندێنواتە باخەکە نابڕدرێ تێک ناچێت لە بەرەوەی لە ڕووی ژینگەییوە سوودی هەیە تاچەند لە ڕووی یاساییەوە مامەڵە لەگەڵ باخەکان بکرێت چکە کاتێک باخەکە ئەرزەکەی مڵکی گشتی بووە بەڵام ێستا دارەکانی ڕەنگە سوودیشی بۆ مڵکی گشتی هەبێ ئێوە بیرتان لەوە کردوێتەوە باخانایە لە ڕووی مادیەوە قەرەبووی شارەوانی بکرێتەوە یاخود خودی کەسەکە خاوەن باخەکان مەسەلەن چۆن مامەڵە لەگەڵ و باخان کەیسی باخەکان بەتایبەت مامەڵە بکرێت. طبعا ئەم پێشێکاری و چاپۆشیانە ئەوان خۆیان بکردوێنە لە بەشێکی ئالۆز لە وەرگرتنی ڕێکاری یاسایی و ئوسوڵ دادگایی کردنیان تەمە لە یاسای ژمارە حوتی ساڵی 2010 سەبارەت بە ڕەفتاری مافی دەستکاری کشتتوکاڵی بە وازەحی لە مادە پێنجی ئەڵێ کە هەر کەسێک دەستێژی کردبێتە سەرزەوی کشتتوکاڵی بە هیچ شێوەیەک هیچ مافێکی بۆ ناچەسپێنرێت تەمەەن یاسای تریش هەیە کە باز لە سەوزایی و ڕێژەی لە دۆنمێکە چەند لەمام هەبێت و ئەم بابەتانە بەڵام هەروەکو باسم کرد کە لە مثلا 1549 باخ 99 باخ مۆڵەتی یاسایی هەیە ئەمەش ئەبێ بەڕاستی خۆیان ڕێگەچارەیەکی تر بدۆزنەوە بۆ ئەمە بەڵام بەدڵنیایی ئەمە پێشەرکاریە و دوای ئەوەی کە ئەم برادرانە لێپێچینەوە و لێپرسینەوە یاساییان لەگەڵ کرا ئەکرێت دواتریش ڕێگەی چارەی تریش بدۆزرێتەوە بۆ ئەمە بەڵام تۆ بەڕاستی کارێکی ناشرین و ناخۆشە کە تۆ خەڵکانێک دەستێژی بە نوێژی نێوڕۆ بکەنە سەر مڵک و ماڵی گشتی بە تایبەتی کە زەوی کشتتوکاڵی بەربڕێ پشتی اقتصادی ئەم وڵاتەیە تۆ بچی باخی ڕەفاهیەت و باخێک بە ناوی دارچاندن و باخ دروستکردن و سەوزاییەوە بۆ عیلەکەی خۆریان بۆ برادران یان بۆ هەر شتێکی تر کە بەکاری دێنی بەدا یعنی بەداخەوە هیچ لەم باخانە هیچ مواصفات و سیفەتێکی مثلەن ژینگەی ئیداری ئەوە ئابوووریان نییە بۆ ئەم وڵاتە هیچ سوودێکیان نییە جگەلەوەی کە سەوزاییەک هەیە ئەم سەوزاییەش خۆ لە دڵسۆزی بۆ ئەم نیشتیمانە و لە دڵسۆزیان بۆ ئەم نیشتیمانە دروست نەکردووە بەڵکو بۆ ڕەفاهیەتی خۆیان دروستیان کردووە بەڕێی من وەکو خۆم ئەگەر لە من ئەپرسی ئەم باخانە تێک بدرێنەوە زۆر باشتر لەبەر ئەوەی ئەکرێ ناوچەی سەوزایی تر بۆ لە دەوری شارە دروست بکەیت کە ئەرزی سەخەرینە و تایبەتن بەمە نەوەکو زەوی کشتتوکاڵی بە ناوی باخەوە لە ڕێی ڕێنمایی یعنی ئەم ڕێنمایانەی کە لە ڕێی ڕێگە پێدانەوە ئەم ڕێگە پێدانەوە هیچ بنەمایەکی یاساییان نییە کە بۆیان دەکرێت زۆر باشە کاک من وەکو خۆم لەگەڵ ئەوەدامە کە ئەم باخانە بەڕاستی ئیجراعاتی تۆن بەرامبەر بە زیاد ڕۆکار و خاوەنەکانیان بکرێت بەتابەتی بەرپرسەکان لە پێشی هەر هەمویانەوە زۆر باشە کاک لەتیف ئەگەر لە ڕووی یاسایەوە سێری بابەتەکە بکەین سزای ئەو کەسانە چییە کە زیادەڕۆیی دەکەن هەڵبەتە گەر یاسا جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستاندا هەروەکو ئاماژەم پێدا لە یاسای ژمارە 3 ساڵی 2010 لە بڕگە لە مادە 11 تونترین سزای داناوە کە هەر کەسێک تەمان لە مادە 4 باسی ئەو شێوازی ئەو زیادڕۆیانەی کردووە کە لە مادە 11 ئاماژە لەسەر بنەمای ئەم ئاماژە پێدانە سزای یاسایی داناوە کە بنکردن لە 1 ساڵ کەمتر نەبێت و لە 1 ساڵ کەمتر نەبێت و بە غەرامەش لە 3 میلیۆن پێتاوانی 1 ساڵ کەم بێت بۆ منە کەسێک بە دوێنم زەوی داگیر دەکات 1 ساڵ زیندانی دەکرێت و دواتر دێتەوە دەرەوە نەخێر یعنی بۆ تەواوی کەم دەبێت ئەم زیادەڕۆییە کە ئەم لە کاتی بە هیچ شێوەیەک ئەمانە بەرنابن و سیفەتی ئستیعجالیشی هەیە کە ئەم زیادەڕۆیە و ئەبێ ئەم باخە یاخود ئەم زیادەڕۆیە خانوو بێ باخ بێ هەر شتێک بێ بڕوخێندرێت و وەکو خۆی لێ بکرێتەوە و لەسەر حیسابی زیادەڕۆکاریش بێ و ئەگەر ڕوون بوویەوە کە لە پشتیەوە تەبعاً بەدڵنیایی هاوڵاتیەک ناتوانێت لە خۆیەوە بچێ زەویەکی کە زەویەکەی خۆی نییە ئیبا و باپیری نییە دەستی بەسەردا بکرێت و سیازی بکات و باخی بکات و تەبعاً مودەی پێچێ یان بینای لەسەر بکە بەدڵنیایی بەڕێوبەری پۆلیسی ئەم شارە و سەرۆکی یەکە ئیداریەکانی ئەم شارە بەرپرسی یەکەم و یعنی چاوپۆشییان کردو یاخود ئاگادارن بەدڵنیایی ئەگەر هەر لەم یاسایە داهاتوە ئەگەر
زیادەڕۆکار یاخود ئەوانەی کە هاوبەشیان لەگەڵ کردوونە یاخود کاراسانیان بۆ کردوونە لە دەستگا ئەمنیەکان بن یاخود لە ناو سەرۆکی فەرمانگە فەرمیەکان دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ پارێزەر لەتیف حارس هەم پارێزەر و چالەکەوانی بە پێی یاسای بەرزەفتکردنی فەرمانبەران مامەڵەیان لەگەڵ دەکرێت و بە زەرفی مشەدەدیشدا دەدرێت لە هەمان لەم یاسایە. زۆر باشە کاک لەتیف دەرفەتمان زۆر نەماوە دەمەوێ ئێستاکە ئێوە وەکو پارێزەران وەروەها تیمێک لە گەنجان و لاوانی دڵسۆز و خەمخۆری دەڤەری ڕانی و دۆروبەری وەکو وەبیرهێنانەوەیەک یا وەکو ئاگادارکردنەوەیەک داواتان لە لایەنە پەیوەندیدارە دڵسۆز و پاکەکان لەگەڵ هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان بەگشتی و وەروە دەڤەری ڕانیە بە تایبەتی چی بکەین چی بکرێ چۆن بتوانین ئەوەی تا یاسەکراوە زیاتر نەکرێ وەروە چی بکەین بۆی کراوە بگەڕێتەوە چۆن هاوکار بین چۆن پشتیوان بین بۆی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی گشتی لە هەموو کوردستان دەنگدانەوەی هەبێ بۆ بە تایبەتیش لە دەڤەری ڕانی سەرکەوتوو بێ لە بەروەی دیاردەکە لە حاڵەتەوە بۆتە دیاردەیەکی زۆر و زیادەڕەویەکان زۆرن. طبعا فشاری مەدەنی یەکە لەو فشارانەی کە ئێمە لە کاتی بانگاوازەکەشە ئاماژەمان پێدا پشتگیری و هاوسۆزی و هاودۆزی هەموو ئەو پیشاندەرانەین کە لەسەر شەقامەکانی کوردستانن و ماف و داواکاریەکانیان لە سەروی هەموو مەرامی سیاسی هەر پارتێکی سیاسیەوە هەیە و ئەو قەزیانە لەوە گەورەترن کە هیچ پارتێکی سیاسی چاوی تەماعی تێبخە بەڵکو بە هەمومان بە خەڵکی دڵسۆزەوە بە پارتە سیاسەکان ئەوانەی کە خەڵکانێکی دڵسۆزیان تێدا ماون لە پێناو بەرگریکردن و مانەوەی ئەم نیشتیمانە اقتصادی وڵاتەکەمان ئایندەی نەوەکانمان هەمومان دەست لە ناو دەست ڕوبەڕووی ئەم دیاردە ناشرینە ببینەوە. طبعا ئێمە داواشمان کردووە کە لیژنەیەکی نیشتیمانی لە داواکاری گشتی و لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمان پێک بهێنرێ سەردانی ئەم ناوچەیە بکە بە نمونە. طبعا ئەگەر لێرەوە ئیجراعات دەستی پێکرد لە شارەکانی تریش داواکاری ئێمە هەر لێرەوە خەڵکان و گەنجانی شارەکانی تریش ڕوبەڕووی ئەم دیاردەیە ببنەوە و هەر لێرەوە داوا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەەکەم کە کۆبوونەوەیەک ساز بکە بۆ بانکردنی بەرپرسانی ناوچەکەی ئێمە بۆ لێپرسینەوە و بەدواداچوونی وردی ئەم زیادەڕۆیی و ئەم کەرتەکانی تریش بەڕاستی چکە خەڵکەکە بە تەواتی تووڕە و ماندووە و لەوەش دەرچووە کە پەیوەندی بە شارێکەوە هەبێ بەڕاستی و باشترین ئەرکێک کە هەر بەرپرسێکی ئەم وڵاتە دەسەڵاتی هەیە باشترین ئەرکێکی ئەخلاقی و سیاسی بەوەفا بکە بۆ ئەو نیشتیمانەی ئێمە ئەوەیە ڕێگری بکات چونکە بەڕاستی زەوی کشتتوکاڵی نەماوە نەک زەوی کشتتوکاڵی زەوی سەخەریش نەماوە بەڕاستی یعنی ئەگەر بتەوێ پشتێنێکی سەوزایی بۆ ئەم شارە دروست بکەی تۆ هیچ شوێنێک نەماوە تەلبەند نەکرێت و داگیر نەکرێت مثلەن بەڕاستی ئێمە وەکو مرۆڤ ئەوانەی کە زیادەڕۆکارن شوێنێکمان نێشتەوە بۆ جاندارانی تریش کە بەڕاستی ژیانی تێدا لێ بکەن یعنی چاوچنۆکی و تەماعی ئەم زیادەڕۆکارانە گەشتوتە حدێک کە بەڕاست نەکەن مرۆڤەکانی ژیانی مرۆڤەکان یاخود ئەنجی مرۆڤەکانی ئەم شاری ئێمەی خستۆتە مەترسیەوە بەڵکو جاندارانی تریشی خستۆتە مەترسیەوە تو هەر کە گەشتێک بکەی بە بۆنە بەو جادەی کە لە چوارخۆرنەوە بەرەو دەربن ئەڕوا یاخود بە ناو سەرکەبکاندا ئەڕوا یاخود ئامارێکی وردی ناو سنووری شارەوانی وەرگی بە دڵنیایی بۆ دڵ نەبێتەوە کە ئایندەی نەوەکانی ئێمە لە خەتەردایە و نادادپەروەریشی گەورە و نائەخلاقیان بەرامبەر کراوە بۆیە من ئێمە وەکو خۆمان وەکو هاوڕێیان و برادران کە ئەم دۆسیەمان جوڵاندووە داواش لە داواکاری گشتی هەرێم ئەەکەین کە بە زووترین کات بێتە سەر بێتە دەنگ و چاوپۆشی لەمە نەکات چکە ئەمە لە دەرەوەی بەرژەوەندی هەر حیزبێکی سیاسیدا هەیە ڕەنگە ئێستا دوو حیزبی سیاسی لە دەسەڵات دابنیان هاوپوشکیان هەبن بەڵام خۆ ئەم وڵاتی ئێمە هەر ئەوە نابێ یعنی بیر لەوە بکەنەوە کە ئەم نیشتیمانەی ئێمە جێگیرە یعنی ناکرێتەوە لە پێناو بەرژەوەندیەکی کاتی سیاسی حیزبێک چاپۆشی بکەی یاخود کاراسانی بکەی یاخود ژێر بەژێر خەڵک فێرکەی بۆ ئەوەی دەنگت پێ بدا یاخود لە ئەندامی حیزبەکەی تۆ بمێنێتەوە بەم شێوەیە چاپۆشی بکەیت
بەڵکو ئەرکێکی ئەخلاقی و یاساییە کە ئەبێ ڕوبەڕووی ئەم دیاردەیە ببینەوە نرخەکە و بازەکەی هەر چیەک بێ بێگومان شانازیەکە ئینسان بەری بکەوێت. زۆر باشە زۆر سپاس بۆ پارێزدەر لەتیف حارس پارێزەر و چالاکی مەدەنی لە ڕانیۆ لەگەڵمانەوی سپاس کامیوانی بەرنامەکەمان بووی. بەڵێ دووبارە سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیزتان کاتا بینەرمان بوون سپاس بۆخوا باوکاری هاوکارانم لە پەیامەوە ڕۆژتوانیمان بڕگە بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.